گەنجێکی کوردی بێلایەن هاتووم سکاڵا لەسەر کەناڵێکی ناوخۆیی کە زۆر لەوە بچووکترە بتوانم ناوی بێنم، بەڵکو ئەو بەدئەخلاقیە و ئەو سنوور بەزاندەی کە ئەوان ئەنجامیاندا دژ بە پەیڕە و یاسا و عورفی ملەتی کورد زۆر لەوە گەورەترە کە مرۆڤ بتوانێت شکایەتشی لێ بکات، بەڵکو من چاوەڕێی وەم دەکرد سەرەتا ئەندام پەرلەمانەکانی نوێنەری ملەتی کوردن یاخود ئەنجومەنی پارێزگا کە نوێنەری ملەتی کوردن یاخود مامۆستایانی زیاتر بەڕێز کە مامۆستایان بە نوێنەرایەتی ئەوانەوە هاتوون و گەنجانی دڵسۆزش بە نوێنەرایەتی ملەتی کوردەوە هاتوون. من لێرەوە داوا دەکەم لە داواکاری گشتی کە حەدێک و سنوورێکی زۆر زۆر جددی دابنێ بۆ ئەو کەناڵە ڕاگەیاندنە ناوخۆیانە و فاسیدانە و هاوشێوەکانی کە تەواوی ملەتی کوردیان تووشی بەدئەخلاقی و بێئەخلاقی کرد کە ئەو دادگایە دەیبینن ڕۆژانە ئاماری تەلاقدان و جیابوونەوەی خێزان هەمووی سەرتاسەری درامایەکان و بەرهەمەکانی ئەوانە و ئەوانەی پاڵپشتی وانیشن لە پشتەوە. من لێرەڕا داوا دەکەم کە ئەو دادگا بەڕێزە و سەرۆکایەتی دادگاش و داواکاری گشتیش ئەو کەیسە بجوڵێنێ و بەجددی دەوەداداچوونیشی لۆ دەکەین لە کەناڵەکانی ڕاگەیاندن و برادرانی پارێزەرانی بەڕێزیش. بۆیە لێرەوە دەڵێم دەستخۆشی لە هەموو تاکێکی کوردی بەزاق دەکەم کە هەڵوێست و مووقفی لە ڕۆژێکی وەکی ئەمڕۆدا بووە، بەڵام پێویستە و بەجددی ئەگەر بێت و ئەوان سنوورێک وەک وەزارەتی ڕۆشنبیری لۆ ئەو کەناڵە ڕاگەیاندانەدانێن کە هێڵی سنووری بەدڕەوشتیان بەزاندووە، ئەو کاتی ئێمە دەتوانین هەڵوێستێکی وەرگین. منطق نییە بەزمنەوەی دەڵێمەوە جێی سەیرە و سامناکە ینی ئەو ملەتە لە 1990 مسلمانە خاوەن بیر و باوەڕە هەروەکو دەرێن کوردایەتی و مەردایەتی و باو باپیران لەسەر ئەو ڕێگە و ڕۆژکەڵەکە پەروەردەکراوین، بەڵام ئێستاکە زۆر سەیرە نازەم بە ناوی ئازادیە سەربەستیە بیرۆڕایە دێ بیرۆڕا و هەست و ینی ئینسانێک بریندار دەکا بە مەلاین کەس نازەم چی پێدەگوتر ئەگە دیموکراسی وابی وەڵەوانیە کاکە بیرۆڕا بابی وەڵەوانیە ئازادی وابی ئازادی بەس بۆ تۆ نییە ژیان بەسی تۆ نییە هەموو ئەوە نیە لە هەر شێوەیەک لە هەر شێوەزێک لە هەر سنوورێک لە هەر یاساک لە هەموو دینێک لە هەموو قانونێک لە هەموو نظامێک لە هەموو سیستەمێک کاکە سنوور هەیە کاکە هێڵی سوور هەیە بەس لێرە نیە.